دادگای فیدراڵی گۆمەکەی قوڵتر کردەوە و ئەم شەوی شیعەکان خۆیان یەکلایی دەکەنەوە. دادگای فیدراڵی بێڕێکەوتنی هەرێم و بەغدا هیچ بڕیارێک نادات. دوای چاوەڕوانیەکی زۆر لە دادگای فیدراڵی کە دۆسیەی موچەی هەرێم بەلایەکدا بخات و بڕیاری ڕاگررتنی موچەی هەرێم هەڵبوەشێنێتەوە، بەڵام ئەمڕۆ دادگاکە دۆسیەکەی بۆ 28 مانگە دواخست. واتە دادگای فیدراڵی 2 هەفتەی دیکە بڕیار لە موچەی هەرێم دەدات. بەپێی زانیاریەکان بڕیارە ئەم شەو لایەنە شیعەکان جارێکی دیکە کۆ ببنەوە و پێشنیازی ناردنی موچەیەک دەخەنە سەر مێزی گفتوگۆ کە سوودانی بە توندی دژی ناردنی ئەو موچەیەیە بۆ هەرێم. سەرچاوێکی ئاگادار بە تیواری ڕاگەیان لە نەشیعەکان بە دەست پێشخەری مالکی کۆ دەبنەوە و ئەگەری هەیە بڕیاری ناردنی موچە بدەن تا سبەینێ لە ئەنجومەنی وەزیران حکوومەتی عێراق بڕیاری خەرجکردنی بدات. ناردنی موچەکە لەسەر پێشنیازێکی مالیکیە بۆ لێک نزیکردنەوەی هەرێم و بەغدا کە لە چەند ڕۆژی ڕابردوودا پێشنیازی کردبوو بۆ بارزانی. ئەمەش وای کرد کە پارتی بڕیاری کشانەوە نەدات لە بەغدا. ئەگەر سبەینێ سوودانی گرفت دروست نەکات دەبێت موچەی مانگی 5 ڕەوانەی هەرێم بکرێت. بەپێی قسەی سەرچاوەکە دوای کۆبوونەوەی چوارچێوەی هەماهەنگی بڕیارە هاوپەیمانەتی ئیدارەی دەوڵات کۆ ببێتەوە. دەشڵێت دواخستنی دانیشتنی دادگای فیدراڵیش لەسەر موچە بۆ ئەوەیە کە هەرێم و بەغدا بگەنە ڕێککەوتنێک بە تایبەت لەسەر نەوت. بە جۆرێک دادگای فیدراڵی هیچ بڕیارێک دەرناکات تا هەرێم نەوتەکە ڕادەست دەکات یان لەگەڵ بەغدا دەگاتە ڕێککەوتن، چونکە دەیەوێت بەشێکی پابەندیەکانیش بخاتە سەر هەرێم بۆ موچەی فەرمانبەران.